لەسەر ئاستی عێراق بۆ کاردانەوە لە بەرامبەر ئەو شۆڕشیان ئەو کودەتای عەبدولکەریم قاسم سێ ڕەهەندی زۆر گرنگ هاتنە پێشەوە لەو سێ ڕەهەندانە بە شێوەیەک لە شێوەکان بە ساڵێک لە ساڵەکە تا دەکاتە ئازاری 75 چەقی بازنە کوردستان بووە هەرێمی کوردستان بۆ سەرکردایەتی شۆڕشی کورد بووە لە نێویشاندا خۆشمان دەزانین کە باڵەکاتی و سۆمانگەڵا لە پایتەختی شۆڕشی ئەیلول بووە هەستی پێکران ڕەهەندێکی نێودەوڵەتی بووە ڕەهەندی دووەمی ڕەهەندێکی هەرێمی بووە ڕەهەندی سێمی ڕەهەندێکی وڵاتی خۆی بووە وەستم عێراق و کوردستانە هەوڵ دەدەم ئەو سێ ڕەهەندانە سەرەداوی ئەو سێ ڕەهەندانە ڕوون بکەمەوە بە شێوەیەک لە شێوەکان کە دوای ڕوونکردنەوە بە تەواوی لە مێژووەکە و لە لێکەوتی مێژووەکە و لە هۆکارە کارتێکەرەکانی سەر مێژووکە بگەین لەو کاتدا دەکەوێتە ئەو پەڕی پلە پۆپە ئەو پەڕی تۆپکە و دەبێتە تاوای لێ دێت لە زەنجی ساردەوانی بەرەو زەنجی گەرم دەڕوا بە شێوەیەک لە شێوەکان لە نێوان ئەمریکا و لە نێوان یەکێتی سۆڤیەت کاتێک دیسانەوە مەسەلەی ئەوزار مەسەلەی حیزبایەتی و خۆ ئامادەکردن و شەڕ و بە خۆتان دیارە لە مێژوودا کە سەرەتای شۆڕشی لە 11 ئەیلولەوە هەندێک لە مێژوو نووسانی کورد چەند ڕۆژێک پێشتر یان دەڕۆژ پێشتر و هەندێکیشیان دەڕۆژ پاشتر بە سەرەتای شۆڕشەکەدان گرنگ تەقەکردنەکە هەڵگیرسانەکە بە شێوەیەکی فەرمی تەقەکردنەکە لە حکومەت و هەڵگەڕانەوە لە حکومەت لە ئاژبوونەوەیەک دەکا لەگەڵ کورد بەوە کە بڕیار دەدا کە جەنابی مەلا مستەفا و پێشمەرگەکانی بهێننەوە و مەلا مستەفا و چەند کەسێکی نزیک لەو لە ڕێی میسر کە عەبدولکەریم قاسم دەبین و دێنەوە بەغدا شۆڕشەکە عەبدولکەریم قاسم یان کودەتای عەبدولکەریم قاسم سەر نەگرێ یان کە سەریشی گرتووە ئەو ڕەوتە سیاسی کە پێشتر هەبووە لە سەردەمی مەلک بەرەو ئەوروپا و بەرەو ئەمریکا وەرنەچەرخێ لار نەبێتەوە بەرەو یەکێتی سۆڤیەت نەڕوە بۆیە داوا دەکەن کە ڕاستەخۆ بە هێزی سەربازی تەداخل بکەن و ئەوە کودەتایەکە سەرکوت بکەن بە فعلی شتێکی وا ڕوو دەدا بەریتانیەکان لە ئوردن دادەبەزن سوپایان دێنە ئەوێ بۆەوەی ئەگەر کە ڕوو بەڕووی عێراق بنەوە ئەمریکاش لە لوبنان دادەبەزێ کە سوپاکەی بێتەوە بەڵام ئەو کات ئایزنهاوەر بیر دەکاتەوە سیاسەتێک پەیڕەو دەکات سیاسەتی چاوەڕێ بکە و ببینە چاوەڕێ بکە جارێ بزانین سیاسەتی عەبدولکەریم قاسم و ڕایەدارانی کە ئیسرائیل وەکە لەسەر کورد بەو شێوە ئەو کۆمەڵە وتاران دەنووسێت ڕای گشتی بە شێوەیەک لە شێوەکان یان ڕای سیاسی وانینی سیاسی ئەمریکیەکان بە شێوەیەک لە شێوەکان لە حاڵەتی کاتی عەبدولکەریم قاسم و عەبدوڕەحمان عارف عەبدولسەلام عارف کودەتایەکە دەکەن کاتێک باوەش بۆ کۆمونیزم بۆ حیزبی شیوعی عێراقی دەکەنەوە کاتێک هەوڵ دەدەن دواترش کەڵکەڵی ئەوەی دەکەوێتە سەر ئیمتیازاتی نەوت خۆماڵی بکە کاتێک عەبدولکەریم قاسم دیسان کەڵکەڵی ئەوەی دەکەوێتە سەر کە هێرش بکاتە سەر ڕاستیدا ئەوەی کە تەحەکومی بە سیاسەتی هەر دەوڵەتە دەکرێت کە ئێمە تا درەنگانیش باش تێنەگەیشتین کە چ ئەمریکا و چ یەکێتی سۆڤیەت ئەو کات